بەڕێزانن دامانی پەرلەمان فەرموون. بەڕێزان ئەندامانی پەرلەمان فەرموون بۆی دەست لە دانیشتنەکەمان بکەین. بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان، بە ناوی گەلی کوردستان، دانیشتنی ژمارە 15 ئاسایی خولی پاییزە ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێ دەکەین. سەرەتا و پێش دەستپێکردنی دانیشتنەکە بە ناوی پەرلەمانی کوردستانەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی کەسوکاری ئەو گەنجانە دەکەین کە لە دەریای ئیجە بوون بە قوربانی خوای گەورە سەبووری کەسوکاریان بدا و ڕۆحی ئەوانیش بە بەهشتی بەرین شاد بکە. بەڕێزان ئێستش داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەین کە پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو و بەرنامەی کاری ئەم کۆبوونەوەیە و مۆڵەتی ئەندامانی ئامادە نەبووی کۆبوونەوەی پەرلەمان و لیژنەکان بە مۆڵەت و بێ مۆڵەت بخاتە ڕوو. فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادە 5 و بڕگەکانی یەکەم و دووەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم و دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 و 48 و 52 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داش عێراق دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتن ژمارە 15 ئاسایی خولی پاییزەی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان کاژمێر یازەی پێش نۆڕۆ ڕۆژی پێنجشەمە ڕێکەوتی 16/1/2020 بەم شێوەیە بێت. یەکەم دەنگدان لەسەر پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی موچە و دەرماڵە و بەخشین و امتیازەتەکانی تر بەپێی حکمی مادەکانی 90 91 92 96 و 97 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 14 ئاسایی ڕۆژی دووشەمەی ڕێکەوتی 13/1/2020 بەم شێوەیە خوارەوە بوو. یەک دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. دوو خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن و ناوی ئامادە نەبوونی ئەندامانی دانیشتنی پێشووی بە مۆڵەت و بێمۆڵەت و نامی ئامادەبوونی ئەندامانی لە کۆبنەوەی لێژنامی شەیەکان بە مۆڵەت و بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سێ دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. چوار خوێندنەوەی دووەم گفتوگۆکردنی پرۆژە یاسای چاکسازی لە خاننشین و موچە و دەرماڵە و بەخشین و امتیازەتەکانی تر لە هەرێمی کوردستان داش عێراق. 5 کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراویان بەبێ مۆڵەت ئامادە نەبوو بۆ دانیشتنی ژمارەی 14 ئاسایی خولی پاییزە لە بڕواری 13/1/2020. 1 دیاری ئەنوەر حەمە ڕەحیم مۆڵەت. 2 ڕۆمیۆ حوزەیران نیسان مۆڵەت. 3 عەباس فەتاح ساڵح مۆڵەت. 4 فەیسەڵ عەباس ئەولە مۆڵەت. 5 هێرش حەسەن حەمەد مۆڵەت. ناوی ئەو ئەندامانەی کە مۆڵەت پێدراون یان بەبێ مۆڵەت لە کۆبنەوەی لێژنە هەمیشەیەکانی پەرلەمانی کوردستان ئامادە نەبوون. ناوی لێژنەی دەستپاکی لە 14/1/2020 بەڕێز ئومێد عەبدوڕەحمان حەسەن مۆڵەت بۆ کاری تایبەت. دابان محەممەد حەسەن حوسێن مۆڵەت بۆ کاری تایبەت. هیویدار ئەحمەد سەڵمان مۆڵەت لە لێژنەی تر کۆبنەوەی هەبوو. لێژنەی ڕۆشنبیری کۆمەلگای مەدەنی وەرزش و لاوان لە 15/1/2020 فەیسەڵ عەباس ئەولە مۆڵەت. ڕووپاک ئەحمەد ڕەحمان مۆڵەت باری تەندروستی باش نەبوو. لێژنەی ناوخۆ و ئاسایشی ئەنجومەنی خۆجەیەکان لە 15/1/2020 باڵام بۆ محەممەد عەلی مۆڵەت بۆ کاری تایبەت. ئەرشەد حوسێن محەممەد مۆڵەت بۆ کاری تایبەت. ڕزگار عیسە سوار مۆڵەت بۆ کاری تایبەت. هاورێ بەنا محەممەد مۆڵەت بۆ کاری تایبەت. عوسمان کەریم سوارە مۆڵەت بە کاری لێژنە. لێژنەی کوشتتوکاڵ و ئاودێری لە 15/1/2020 سیپان سالم حەسەن مۆڵەت بەکاری لێژنە. عوسمان کەریم سوارە مۆڵەت بەکاری لێژنە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان ئێستا دەست بە بەرنامی کارەکەین کە بریتە لە دەنگدان لە سەر پرۆژە یاسای چاکسازی لە خانەنشینی و موچە و دەرماڵە و بەخشین و امتیازاتەکانی تر بە پێی حکمی مادەکانی 90 91 92 96 97 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بۆ مەبەستەش داوا لە لیژنە تایبەتمەندەکانەکەین بفەرموون بێن بۆ شوێنی خۆیان.
بەڵێ کاکمان فەرموو نقطەی نظام بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی ئەم دانیشتە پاڵپشتە بە مادەکانی 90 91 92 96 97 بەڵام بە پێی مادەی نەویەکی ئەم پەیڕەوەی کە لە بەردەستمانایە بڕگەی سێمیان هەر پێشنیازێک لەلایەن سێ ئەندامەوە پشتگیری بکرێت یان ئەو دوو ئەندامی لە کۆتاییدا بۆ ئاخاوتن دەکەوتنە کۆتایی ڕیزبەندەکەوە دەبێت لە ناو راپۆرتی هاوبەشدا جێگیر بکرێ لە ناو ئەم راپۆرتی هاوبەشەیە کە لە بەردەستمانایە لە بەردەست بەشێک لە پەرلەمانتارانایە سێ پێشنیازی زۆر گرنگ کە پەیوەندیان بە ژیانی خەڵکی کوردستانەوەیە یەکەمیان مەسلەوەی نابێت کەمترین موچەلانی بەڕێ سەرۆکی پەرلەمان با ڕوونکردنەوە بدەم دەتوانانی ڕوونکردنەوە بدەیت کە گەیشتینە سەر و مادە کێشک یعنی سێ مادەی گرنگ مادەیە کە گەشتینە سەر و مادێ کاکمە جەنابەت حەقت هەیە خاڵی پەیڕەوی بگری و لەو شوێنەی کە پێویستە بەڕێ سەرۆکی لەو شوێنەی کە پێویستە آخر کێشەکە لەم راپۆرتە هاوبەشەیە تیای نییە یعنی یعنی ئەم راپۆرتە هاوبەشە بەڵێ بەڵێ کە گەیشتینە ئەو مادەیە ئەو پێشنیاری تیا کراوە قسە بکە بێگومان بەڵێ لە لیژنەکان دەپرسین دەبێ وەڵامتان بدەنەوە بێگومان بەڕێزم سێری ناو پەیڕەوکە لیژنەکان تەواوی سەلاحیەتیان هەیە بۆ ئامادەکردنی راپۆرت هیچ دەسەڵاتێک نەدراوە بە سەرۆکی پەرلەمان تەدەخول بکە لە کاری لیژنەکان بەڵام ئەوان پابندن بە وەڵامدانەوەی هەر داواکاریەکی ئەندامانی پەرلەمان ئەگەر خاڵێکی ناپەیڕەویان کردبوو کە گەشتینە سەر ئەو شوێنە ئەم لیژنە بەڕێزانە پابندن بە وەڵامدانەوەتان ئەگەر پێتان وابوو خاڵێکی پەیڕە و پێشێل کراوە بەڵێ فەرموون لیژنە تایبەتمەندەکان بە ناونیشان دەست پێکەن بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمە دەقی راپۆرتی هەر شەش لیژنەی تایبەتمەندە لەسەر پرۆژەی چاکسازی بوو سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی هاوبەش لژنەی کاروباری یاسایی و لژنەی دارایی و کاروباری ئابووری و لژنەی کاروباری پەرلەمان و سکاڵا و لژنەی کاروباری پێشمەرگە و لژنەی ناوخۆ و ئاسایش و ئەنجومەنە خوجێیەکان و لژنەی کاروباری شەیدان و جینوساید و زیندانیانی سیاسی ڕۆژی سێشەممە ڕێککەوتی 14/1/2020 کاتژمێر 12:30 و چوارشەمە ڕێککەوتی 15/1/2020 کاتژمێر 2:30 دوو کوبوونەوەی هاوبەشیان ئەنجامدا بە مەبەستی نووسینی راپۆرتی هاوبەش بوو تاوتوێکردن و داڕشتنەوەی ئەو پێشنیارانەی کە لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراون تایبەت بە پرۆژە یاسایی چاکسازی لە خانەنشینی و دەرماڵە و پەخشین و امتیازاتەکان پرۆژە یاسایی چاکسازی لە موچە و دەرماڵە و پەخشین و امتیازاتەکان و خانەنشینی لە هەرێمی کوردستان داش عێراق پێشنیاری دووەم ڕێکخستنەوە لە موچە و دەرماڵە و پەخشین و امتیازاتەکان و خانەنشینی لە هەرێمی کوردستان داش عێراق بەڵێ زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان بۆ ناونیشانی پرۆژە یاساکە دوو پێشنیار هەیە یەکەمیان وەکو خۆی وەک ئەوەی بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی خوێندیەوە هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە کە ناونیشانەکە وەک خۆی بێ وەک ئەوەی بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی خسیێ ڕوو با بفەرمێ دەنگ بدە بەڵێ زۆر سپاس 86 دەنگ پێشنیاری دووەم وەک ئەوەی بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی خوێندیەوە هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری دووەمە با بفەرمێ دەنگ بدە
بەڵێ سیانزە پێشنیاری یەکەم وەک خۆی پەسەند کرا مادەی یەکەم برای سروکی پارلمان سبارت به ماده 1 حوت پیشنیار هیا پیشنیاری یکم وک خوی پێویست دەکات بخوێنم سەر بەڵێ بیخوێنە ماده 1 بەشی یەکەم ئامانجەکانی یاساکە ماده 1 یەکەم بەرجەستەکردنی بنەماکانی یەکسانی و دادپەروەری و شایستەبوون لە خەرجکردنی موچە و دەرماڵە و پەخشین و ئەمتیازاتەکانی دیکە لە هەرێمی کوردستان و نەهێشتنی سوودمەندبوونی ناشایستەیی و ڕێگرتن لە بەهەدەردانی بودجەی گشتی دووەم بەدامەزراوەییکردن و یەکخستنی بەڕێوەبەرایەتی و فەرمانگە و یەکە جیاجیاکانی خانەنشینی لە بوارەکانی شارستانی و سەربازی و هێزەکانی ئاسایشی ناوخۆ لە یەک بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی نیشتیمانی لە هەرێمی کوردستان سێەم کاراکردن و پشتیوانیکردنی دارایی سندوقی خانەنشینی و ڕێگرتن لە هەر خەرجیەک لەسەر سندوقەکە جگە لەو مەبەستانەی لە یاسای خانەنشینی کارپێکرا و ژمارە 27 ساڵی 2006 لە هەرێمدا ئاماژەیان پێکراوە چوارەم ڕێخستنەوەی خانەنشینی خاوەن وەزیفە باڵاکان و پلە تایبەتەکان پێشنیاری دووەم پێشنیاری لژنەی هاوبەش یەکەم بەرجەستەکردنی بنەماکانی دادپەروەری و شایستەبوون لە خەرجکردنی موچە و دەرماڵە و بەخشین و امتیازاتەکانی دیکە لە هەرێمی کوردستان و نەهێشتنی سوودمەندبوونی ناشایستەیی و ڕێگرتن لە بەهەدەردانی بودجەی گشتی دووەم بەدامەزراوەییکردن و یەکخستنی بەڕێوەبەرایەتی گشتی و بەڕێوەبەرایەتی و فەرمانگە و یەکە جیاجیاکانی خانەنشینی لە بوارەکانی شارستانی و سەربازی و هێزەکانی ئاسایشی ناوخۆ لە یەک بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی سەر بە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان داش عێراق سێەم کاراکردن و پشتیوانیکردنی دارایی سندوقی خانەنشینی و ڕێگرتن لە هەر خەرجیەک لەسەر سندوقەکە جگە لەو مەبەستانەی لە یاسای خانەنشینی کارپێکرا و ژمارە 27 ساڵی 2006 لە هەرێمدا ئاماژەیان پێکراوە چوارەم ڕێخستنەوەی خانەنشینی خاوەن وەزیفە باڵاکان و پلە تایبەتەکان لەسەر بنەمای تەمەن و ساڵانی خزمەت و بڕوانامە پێشنیاری سێم وەک خۆی تەنیا یەک بەرگەی بۆ ئەم مادە زیاد بکرێ بەم شێوەیە یەکخستنەوەی هەموو بەڕێوەبەرایەتی کارگێری و سەربازیەکان ئەوانەی هەتا وەکو ئێستا لە هەرێمی کوردستان یەک نین پێشنیاری چوارەم بەرگەی دووەم دەستکاری بکرێ و بەم شێوەیە بێ دووەم بەدامەزراوەییکردن و یەکخستنی بەڕێوەبەرایەتی و فەرمانگە و یەکە جیاجیاکانی خانەنشینی لە بوارەکانی شارستانی و سەربازی و هێزەکانی ئاسایشی ناوخۆ لە یەک بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی نیشتیمانی لە هەرێمی کوردستان پێشنیاری پێنجەم لە بەرگەی دووەمدا وەک خۆی تەنیا لە بەرگەی دووەمدا بەڕێوەبەرایەتی گشتی بگۆڕدرێت یان بکرێت بە دەستەی خانەنشینی پێشنیاری شەشەم وەک خۆی تەنیا بەرگەی چوارەم بەم شێوەیە دابڕێژرێتەوە ڕێخستنەوەی خانەنشینی خاوەن وەزیفە باڵاکان و پلە تایبەتەکان لەسەر بنەمای تەمەن و بڕوانامە و ساڵانی خزمەت پێشنیاری حەوتەم هەڵوەشاندنەوەی خاوەن وەزیفە پلە باڵاکان و پلە تایبەتەکان بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێمە سەبارەت بە مادەی یەک لە بەردەم حەوت پێشنیارین یەکێک ئایان خەینە دەنگدان پێشنیاری یەکەم وەک خۆی هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە وەک خۆی پەسەند کرێ با بفەرمێت دەنگی پێ بدە بەڵێ کەس لەگەڵی نییە پێشنیاری دووەم ڕای لیژنەی هاوبەش وەک ئەوەی بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی خوێنیەوە
بەڵێ زۆر سوپاس 99 دەنگ پێشنیاری سێم بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵێ بە پێی حکمی مادە 91 بڕگە 2 لە کاتی زیاتربوون لە یەک پێشنیار هەموو پێشنیازەکان دەخرێنە دەنگدان کامیان زۆرینەی دەنجی هێنا بە پەسەندکراو حساب دەبێت ئێستا ئێمە لەو مادەیە 99 دەنگمان هینایە کەواتە ئەو پێشنیارانە دیکەمانە تەحسیل حاصل ئەوە پەسەندکرا هیچ ئیجاب ناکەوانی دیکە بخرێنە دەنگدان دەکرێت دژەکە وەربگیرێتن بەڵام ئەگەر 56 بەرەو خوارێ بیتن دەکرێت لە مادەی دیکە بەس ئەندامی پەرلەمان ناتوانێت لە یەک مادە 2000 دەنگ بدەکەواتە لە 56 بەسەری هینا ناکرێوانی دیکە بخرێنە دەنگدان زۆر سپاس ناوە بۆ پاراستنی مافی هەموو ئەوانەیە کە ڕەنگە دەنگ یەک کەسیش دەنگ بە پێشنیارێک بدا احتیفاز بە حەقی خۆی دەکا سپاس بۆ جەنابەت پێشنیاری سێم هەر بە ڕێزێکی لەگەڵە کەسی لەگەڵ نییە پێشنیاری چوارەم کەسی لەگەڵ نییە پێشنیاری پێنجەم کەسی لەگەڵ نییە پێشنیاری شەشەم کەسی لەگەڵ نییە پێشنیاری حوتەم پێنج بەڕێز کەواتە پێشنیاری لیژنەی هاوبەش پەسەندکرا بە 99 دەنگ مادەی دووەم بەڕێز سەرۆکی پەرلەمان بەشی دووەم ڕێخستنەوەی ماف و امتیازاتەکانی میلادگرانی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان و زیندانی کراوە و ژیراوانی سیاسی مادەی دووەم یەکەم ڕاگررتنی کۆکردنەوە لە نێوان امتیازاتی هەردوو یاسای ژمارەنەوەی ساڵی 2010 هەموارکراو تایبەت بە ماف و امتیازاتی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان یاسای ژمارە 11 ساڵی 2011 هەموارکراو تایبەت بە امتیازاتی زیندانی کرا و جیراوانی سیاسی کوردستان بەدەر لە کەسوکاری پلەیەکی شایستە کە زیاتر لە یەک شەهیدیان ئەنفالیان هەیە بە ڕەچاوکردنی شایستەبوونیان بە گوێرەی یاسای خانشینی بەرکار دووەم یەخستنی ماف و امتیازاتی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان و زیندانی کرا و جیراوی سیاسی لە هەرێمی کوردستان لەبەر ڕۆشنایی یاسای بەرکار سێهەم لە کاتی مردن یان بڕینی مافی دارایی سەرجەم میلادگرانی شەهیدان و ئەنفالکراوان و قوربانیانی جینۆساید کە بۆ لەمەوە دوا بە گوێرەی یاسای خانشینی بەرکار ئەو میلادگرانە دەستنیشان دەکرێن و ئەوانەی ئەو مافە داراییە کۆتایی پێدێت ناگوازرێتەوە بۆ کەسانی دیکە جگە لە سوودمەندان بە پێی یاسای ژمارەنەوەی 2015 یاسای ماف و امتیازاتی تاقانەی جینۆساید لە هەرێمی کوردستان داژعرا چوارەم بڕگەی سێەمی ئەم مادەیە بەسەر میلادگرانی زیندانی کرا و ژیراوی سیاسی جێبەجێ دەکرێت بە پێی پیادەکردنی یاسای خانشینی بەرکار لە هەرێمی کوردستان پێنجەم پێویستە لەسەر وەزارەتەکانی دارایی و ئابووری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و پەروەردە و تەندروستی بە ئامانجی وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان ڕێنمایی دەرکەن بە مەبەستی ڕێخستنەوە و لە ئاستۆگرتنی حکوومەت بۆ خەرجکردنی چارەسەری تەندروستی کوڕ و کچی خوێندن و کوڕ و کچی شەهید و هاوسەری شەهید کە هاوسەرگیری نەکردوێتەوە لە قوتابخانە و پەیمانگا و زانکۆ حکومی و ئەهلیەکان لە ناو هەرێمدا و دەستنیشانکردنی مەرجەکانی شایستە بوون لەبەر ڕۆشنایی بڕگەی دووەم لە مادەی حەوت لە یاسای ژمارەنەوەی ساڵی 2010 شەشەم پاکردنەوە هەڵوەشانە و مافی امتیازاتی میلادگری ئەو کەسانی کە بەدەر لە حکومەکانی یاسای ژمارەنەوەی 2010 هەموارکراو یاسای ماف و امتیازاتی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان سوود بەندبووان لەلایەن لیژنەیەکەوە بە سەرپرستی وەزیری شەهیدان و ئەنفالکراوان ئەنجام دەدرێت حوتەم پاکردنەوە هەڵوەشانەوە امتیازات و زیندانی کرا و ژیراوی سیاسی کە بە ناوی زیندانی کرا و ژیراوی سیاسی بە پێچەوانی حکومەکانی یاسای ژمارە 11 ساڵی 2011 هەموارکرا و سوودمەند بوون لەلایەن لیژنەیەکەوە بە سەرپرستی وەزیری شەهیدان و ئەنفالکراوان ئەنجام دەدرێت مادەی دوو پێشنیارەکان پێشنیاری یەکەم وەک خۆی پێشنیاری دووەم ڕای لیژنەی هاوبەش یەکەم یەخستنی ماف و امتیازاتی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیان و ژیراوانی سیاسی لە هەرێمی کوردستان لەبەر ڕۆشنایی یاسا بەرکارەکان دووەم پاکردنەوە هەڵوەشانەوەی ماف و امتیازاتی میلادگرانی ئەو کەسانەی کە بەدەر لە حکومەکانی یاسای ژمارەنەوە ساڵی 2010 هەموارکراو
یاسای ماف و ئیمتیازاتی کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان سوودمەند بوون. سێهەم پاکردنەوە هەڵوەشانەوەی ئیمتیازاتی زیندان و ژیراوانی سیاسی کە بە ناوی زیندان و ژیراوی سیاسی بە پێچەوانەی حکومەکانی یاسای ژمارە 11 2011 هەموارکرا و سوودمەند بوون. چوارەم لە کاتی مردنی زیندانی کرا و ژیراوی سیاسی بە یاسای خانشینی بەرکار لە هەرێمی کوردستان مامەڵە لەگەڵ میراتگرانیان دەکرێت. پێنجەم پێویستە لەسەر وەزارەتەکانی دارایی و ئابووری و خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و پەروەردە و تەندروستی بە هەمانجی لەگەڵ وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوان ڕێنمایی دەربکەن بە مەبەستی ڕێخستنەوە و لە ئەستۆگرتنی حکوومەت بۆ خەرجی چارەسەری تەندروستی و خوێندنی کوڕ و کچی و هاوسەری شەهید کە هاوسەرگیری نەکردوێتەوە لە قوتابخانە و پەیمانگا و زانکۆ حکومی و ئەهلیەکان لە ناو هەرێمدا و دەستنیشانکردنی مەرجەکانی شایستە بوون لەبەر ڕۆشنایی بڕگەی 2 لە مادەی حوتی یاسای ژمارەنەوەی ساڵی 2007. پێشنیاری سێم وەک خۆی تەنها لە کۆتایی بڕگەی دووەمدا ئەمەی بۆ زیاد بکرێ پەیوەستکردنیان بە سیستەمی بەخشینی عێراقی تایبەتمەندیەکانەوە. پێشنیاری چوارەم مادەی 2 وەک خۆی تەنها بڕگەی 3 هەڵبژیرێت. پێشنیاری پێنجەم وەک خۆی تەنها بڕگەی 3 و 4 لا بدرێت. پێشنیاری شەشەم تەنها بڕگەی یەکەم و سێهەم و چوارەم لا بدرێت. پێشنیاری حەوتەم بڕگەی 5 وەک خۆی تەنها وشەی نەخۆشخانەی ئەهلی زیاد بکرێت. پێشنیاری هەشتەم وەک خۆی تەنها بڕگەی شەشەم وشەی پاکردنەوە لا بدرێت. پێشنیاری نۆیەم وەک خۆی تەنها لە خاڵی شەشەم و حەوتەم 2 لیژنە دروست بکرێت لە ماوەی 120 ڕۆژ پاکتاوی لیستی شەهیدان و ئەنفال و زیندانیانی سیاسی بکرێت. زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ جەنابەت. بەڕێزان ئەندامانی پەرلەمان سەبارەت بە مادەی 2 نۆ پێشنیار هەیە یەکێکدان خەینە دەنگدان. پێشنیاری یەکەم وەک خۆی هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە کە مادەی 2 وەک خۆی بێ با بفەرموێ دەنگ بدە. بەڵێ کەسی لەگەڵ نییە. پێشنیاری 2 ڕای لیژنەی هاوبەش وەکەوەی بەڕێز سەرۆکی لیژنەی دارایی خوێنیەوە. بەڵێ پێشنیاری 291 بەڵێ پێشنیاری سێم هەر بەڕێزێک لەگەڵ پێشنیاری سێمە. دە ئەندامی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە. پێشنیاری چوارەم کەسی لەگەڵ نییە. پێشنیاری پێنجەم کەسی لەگەڵ نییە. پێشنیاری شەشەم کەسی لەگەڵ نییە. پێشنیاری حەوتەم کەسی لەگەڵ نییە. پێشنیاری هەشتەم کەسی لەگەڵ نییە. پێشنیاری نۆیەم کەسی لەگەڵ نییە. پێشنیاری دووەم بە 91 دەنگ پەسەند کرا. مادەی سێم فەرموون. بەڕێسەرۆکی پەرلەمان نەهێشتنی سوودمەندبوون ئەمە بەشی سێم تەوان نەهێشتنی سوودمەندبوون لە جارێک زیاتر لە بودجەی گشتی. مادەی سێهەم یەکەم هەڵوەشانەوەی سەرجەم ئەو بەخشین و ئیمتیازاتە داراییانەی کە خرج دەکرێن بۆ ئەو کەسانەی کە بە ناوی سوودمەندی تەرخان کراوەکانی چاودێری کۆمەڵایەتی و خاوەن پێداویستی تایبەت و کەم ئەندامان خۆیان تۆمار کردووە بەدەل لە یاسا و ڕێنمایە کارپێکراوەکان و ڕاستکردنەوەی سوودمەندیە بە پێی پێوەرە سوودوەرگرتن لەو بەخشین و ئیمتیازاتانەی کە لە ناویشیاندا ڕێژەی پەکەوتەیی بە پێی راپۆرتی لیژنەی پزیشکی ڕاستێنراوە. دووەم کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت لە کەسانی فەرمانبەر لە جیاتی ئەو بەخشینەی
لە تەرخانکراوی چاودێری کۆمەڵایەتی و دەرماڵەی لە بڕینی پەکەوتەییان پێ دەدرێت و بە ڕێژەیەک لە موچەی بنەڕەتیان کە ئەو ڕێژەیە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە دەستنیشان دەکرێت بە ڕەچاوکردنی ڕێژەی پەکەوتن لەلایەن لیژنەیەکی پزیشکی پسپۆڕەوە. دووەم، کار بە ئەو یاسا و بڕیار و پەیڕە و ڕێنمایانە ناکرێت کە ڕێگە دەدەن بە سوودمەندبوون لە وەرگرتنی زیاتر لە یەک موچە و بەخشینی هەر ئیمتیازاتێکی دارایی تر لە بودجەی گشتی لە ناو هەرێم و دەسەڵاتی فیدرالی بۆ سەرجەم سوودمەندان لە بوارەکانی شارستانی سەربازی هێزەکانی ئاسایشی ناوخۆ، سوودمەندانی تەرخانکراوەکانی چاودێری کۆمەڵایەتی و ئیمتیازاتی زیندانی کراوە و ژیراوانی سیاسی و خانشین بە هەموو جۆرەکانی جگە لە ئیمتیازاتە دارایەکانی میراتگرانی کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان و بەڕەچاوکردنی حکومەکانی یاسای خانشینی بەرکار. سێهەم، سەرپشکردنی ئەو کەسانەی کە لە بڕگەی دووی ئەم مادەیە دەیانگرێتەوە بەپێی یاسا و ڕێنمایەکان سەرڕای موچەی سوودمەند لە وەرگرتنی منحە و ئیمتیازاتی دارایی لە بودجەی گشتی لە ناو هەرێمی و لە دەسەڵاتی ئیتیحادی کە دەبێت تەنها لە یەک لەو موچە و ئیمتیازاتانە سوودمەند بن. چوارەم، لە کاتی گەڕانەوەی فەرمانبەری خانشینکراو بۆ وەزیفە سەرپشک دەکرێت لە وەرگرتنی موچەی خانشینەکەی یان موچەی ئەو وەزیفەیەی کە پێی دامەزراوەتەوە و لە هیچ کاتێکدا نابێت سوودمەند بێت لە دوو موچە. پێشنیاری یەکەم وەک خۆی. پێشنیاری دووەم ڕای لیژنەی هاوباش بەم شێوەیە. یەکەم هەڵوەشانەوەی سەرجەم ئەو بەخشین و ئیمتیازاتە داراییانەی کە خەرج دەکرێن بۆ ئەو کەسانەی کە بەناوی سوودمەندی تەرخانکراوەکانی چاودێری کۆمەڵایەتی و خاوەن پێداویستی تایبەت و کەم ئەندامان خۆیان تۆمار کردووە بەدەر لە یاسا و ڕێنمایە کارپێکراوەکان و ڕاستکردنەوەی ئەو سوودمەندیە بە پێی پێوەرەکانی سوودوەرگرتن لەو بەخشین و ئیمتیازاتانە کە لە ناویشیاندا ڕێژەی پەکەوتەیی بە پێی راپۆرتی لیژنەی پزیشکی ڕاستێنراو. دووهەم، کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت لە کەسانی فەرمانبەر لە جیاتی ئەو بەخشینەی لە تەرخانکراوەکانی چاودێری کۆمەڵایەتی و دەرماڵە لە بری پەکەوتەییان پێدەدرێت بە ڕێژەیەک لە موچەی بنەڕەتیان کە ئەو ڕێژەیە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە دەستنیشان دەکرێت و ڕەچاوکردنی ڕێژەی پەکەوتن لەلایەن لیژنەی پزیشکی و پسپۆڕەوە. دووەم، کار بەسەر جەم ئەو یاسا و ڕێنمایانە ناکرێت کە ڕێگە دەدەن بە سوودمەندبوون لە وەرگرتنی زیاتر لە یەک موچە و بەخشین و هەر ئیمتیازاتێکی دارایی تر لە بودجەی گشتی لە ناو هەرێم و دەسەڵاتی فیدرالی بۆ سەرجەم سوودمەندان لە بوارەکانی شارستانی سەربازی هێزەکانی ئاسایشی ناوخۆ و سوودمەندانی تەرخانکراوەکانی چاودێری کۆمەڵایەتی و خانشینی بۆ هەموو جۆرەکانی جگە لە ئیمتیازاتە دارایەکانی میراتگرانی کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیان و ژیراوانی سیاسی سوودمەند بە پێی یاسای ژمارەنەوەی 2015 یاسای ماف و ئیمتیازاتی تاقانەکانی جینۆساید لە هەرێمی کوردستان داژعرا. سێهەم، سەرپشکردنی ئەو کەسانەی کە بڕگەی دووەمی ئەم مادەیە دەیانگرێتەوە کە بە پێی یاسا و ڕێنمایەکان سەرڕای موچەی سوودمەند لە وەرگرتنی منحە و ئیمتیازاتی دارایی تر لە بودجەی گشتی لە ناو هەرێم و دەسەڵاتی ئیتیحادی کە دەبێت تەنها لە یەک لەو موچە و منحە و ئیمتیازاتانە سوودمەند بن. چوارەم، لە کاتی گەڕانەوەی فەرمانبەری خانشینکراو بۆ وەزیفەی گشتی بە هەمیشەیی یان بەگرێبەست سەرپشک دەکرێت لە وەرگرتنی موچەی خانشینەکەی یان موچەی ئەو وەزیفەیە کە پێی دامەزراوەتەوە لە هیچ حاڵەتێکدا نابێت سوودمەند بێت لە دوو موچە. پێشنیاری سێهەم، وەک خۆی تەنها لە کۆتایی بڕگەی دووەم ئەمەی بۆ زیاد بکرێت لەکەوانە جگە لەو خاوەن پێداویستی تایبەتانەی کە ڕێژەی کەم ئەندامیان لە سەروی لە 170 بن دوو بڕگەی دیکە بۆ ئەم مادەیە زیاد بکرێت بە زنجیرەی پێنجەم و شەشەم بەم شێوەیە. پێنجەم، پێداچوونەوە و ڕێخستنەوە لە لیستی کەمەندامان
زیادکردنی ناوی ئەو کەسانەی کە بە هیچ یاسایەک سوودمەند نەبوون لە ڕاژەی گشتی. شەشەم، حکومەکانی ئەم یاسایە ئەو کەم ئەندامانە ناگرێتەوە کە ڕێژەی کەم ئەندامیان لە سەروی لە ١٧ پێشنیاری چوارەم، وەک خۆی تەنها بڕگەی دووەمی یاسای خانشینی بەرکار لا ببرێت لە بری ئەوە یاسای ژمارە ٩ ساڵی 2007 هەموارکراوە دابنرێت. پێشنیاری پێنجەم، وەک خۆی تەنها بڕگەیە زیاد بکرێت بۆ ئەم مادەیە بە زنجیرەی پێنجەم بەم شێوەیە بێ. پێنجەم، لە کەوانەیەکە ئەنجومەنی وەزیران بە پێی پەیڕەوێک دەری دەکات بۆ پێداچوونەوە و دیاریکردن بڕی هاوکاری چاودێری خێزانی و خاوەن پێداویستی تایبەت کەم ئەندام بە شێوەیەک لەگەڵ باری دارایی هەرێمی کوردستان داژ عێراق بگونجێ بە ڕەچاوکردنی بژێوی ژیانیان. بەڵێ زۆر سپاس. زۆر سپاس. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان، پێشنیاری دووەم ڕای لژنەی هاوبەش دووەم کار بەسەرجەم ئەو یاسا و بریار و پەیڕە و لە ئیملایی نەنووسراوە تکایە ئەگەر لە بەرچاوە بگرن سوپاسانەکەین. دووەم، بەڵێ پێشنیاری دووەم ڕای لژنەی هاوبەش برگەی دووەم. بەڵێ بەڵێ وازە، بەڵێ باش. بەڵێ بەڕێزان، سەبارەت بە مادەی 3 5 پێشنیار هەیە، یەکێکدان خەینە دەنگدان. پێشنیاری یەکەم وەک خۆی هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە وەک خۆی پەسەند بکرێ مادەی 3 با فەرمێ دەنگ بدە. کەسی لەگەڵ نیە. پێشنیاری دووەم ڕای لیژنەی هاوبەش هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە. بەڕێزان، پێشنیاری دووەم 94، پێشنیاری سێم هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمانی لەگەڵە. یەک، بەڵێ. پێشنیاری سێم چوارەم ببورن، کەسی لەگەڵ نییە. پێنجەم، بەڵێ. پێشنیاری دووەم پەسەند کرا بە 94 دەنگ. مادەی چوارەم فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەشی چوارەم بواری پێشمەرگە و هێزەکانی ئاسایش و پۆلیس و ناوخۆ. مادەی چوارەم، یەکەم یەکخستن و ڕێکخستنی یەکەکانی ژمێریاری لە گشت یەکەکانی هێزی پێشمەرگەی کوردستان ڕێکخرا و ڕێکنەخراو لە چارچۆوەی هەیکەلیەتی وەزارەتی کاروباری پێشمەرگە لە یەکێک ژمێریاری کە بەڕێوبەرایەتی گشتی بودجە و بەرنامەکان ژمێریاری سەربازی سەر بە وەزارەتی کاروباری پێشمەرگەی هەرێمی کوردستان. دووەم، یەکەکانی ژمێریاری پێویستە لە ژێر وردبینی دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان و فەرمانگەی چاودێری دارایی هاتووە لە مادەی 3 لە یاسای ژمارە 19 ساڵی 2007 یاسای وەزارەتی کاروباری پێشمەرگە لە هەرێمی کوردستان. هاوشێوەی هێزە ڕێکخراوەکانی سەر بە وەزارەتی ناوبراو بێت. سێەم، پێویستە وەزیری کاروباری پێشمەرگە دەسەڵاتی تەواوی بە پێی یاسا بەکارەکان بدات بە فەرمانگەی چاودێری دارایی سەر بە وەزارەتی کاروباری پێشمەرگە بۆ وردبینی کردنی لیستی پێشمەرگە و دروستکردنی دۆسیەی کەسی کە بە پێداویستیە یاساییەکان و پێداچوونەوە بە خزمەتی پێشمەرگایەتی لە گشت یەکەکانی هێزی پێشمەرگەی کوردستان ڕێکخرا و ڕێکنەخراو لە چارچێوەی هەیکەلیەتی وەزارەتی کاروباری پێشمەرگە بە هەماهەنگی لەگەڵ
بەڕێوبەرایەتی میلاکی سەر بە بەڕێوبەرایەتی گشتی بودجە لە وەزارەتی دارایی و ئابووری. چوارەم پێویستە دەستنیشانکردنی ژمارەی پاسەوانان بۆ بارەگا و دامەزراوە حزبیەکان و هەروەها پاسەوانی پارێزگاری لە خاوەن وەزیفە باڵەکان و بەرپرسانی سەربازی و ئاسایش و ناوخۆ بە هەماهەنگی و بە پێی پەیرەوێک ڕێک بخرێت کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە دەردەچێت و ئەوانەی زیاد دەبن لەو ژمارە دیارکراو لە پەیرەوە لە چاو چارچێوەی میلاکی سەربازی و هێزەکانی ئاسایشی ناوخۆ بە پێی شایستەبوونی خۆیان ڕاژەیان ڕێک دەخرێتەوە. پێنجەم گواستنەوەی گشت پاسەوانەکان بۆ سەر میلاکی هێزەکانی یەکەی پاسەوانی لە وەزارەتی ناوخۆ بە هیچ جۆرێک نابێت پاسەوان لەسەر میلاکی هیچ یەکەیەکی تری سەربازی یان هێزەکانی ئاسایشی ناوخۆ بێت جگە لە یەکەی پاسەوانی سەر بە وەزارەتی ناوخۆ. خەرجکردنی موچەی پاسەوانی تەنها لەلایەن بەڕێوبەرایەتی ژمێریاری وەزارەتی ناوخۆ دەبێت دوای هاوتاکردن و یەکخستنیان. شەشەم پێداچوونەوە و ڕێکخستنەوەی لیستی سودمەندانی خانەنشینی کەم ئەندامانی پێشمەرگە لەبەر ڕۆشنای یاسای ژمارە 34 ساڵی 2007 و هەڵوەشاندنەوەی خانەنشینی ئەو کەسانەی کە بە پێچەوانەی یاسای ناوبراو خانەنشین کراون. پێشنیاری یەکەم وەک خۆی، پێشنیاری دووەم وەک خۆی تەنها ناونیشانی بەشێک بەم شێوەیە لێ بکرێ. ڕێکخستنەوەی هێزی پێشمەرگە و هێزەکانی ئاسایش و پۆلیسی ناوخۆ و یەکەی پاسەوانی ئەمەی خوارەوە بە پێی پەیرەوێک ئەنجومەنی وەزیران دەردەکات لە کۆتایی بورکەی یەکەمی ئەم مادەیە زیاد دەکرێت. پێشنیاری سیەم وەک خۆی بەڵام بورگەیەک زیاد دەکرێت و بە زنجیرەی حوتەم بەم شێوەی خوارەوە جگە لە دەستگا و کەسانەی کە لە بورگەی چوارەمی ئەم مادەیەدا هاتووە هیچ کەسێکی کە بۆی نییە پاسەوانی بۆ دابنێرێت. پێشنیاری چوارەم وەک خۆی بەڵام بورگەیەکی زیاد بکرێ بە زنجیرەی حوتەم بەم شێوەی خوارەوە. حوتەم سەقفێکی زەمەنی دابنێرێ بۆ هێز نەخراوەکان تاوەکو ڕێک بخرێنەوە. پێشنیاری پێنجەم وەک خۆی بەڵام بورگایك زیاد بکرێ لە بەزنجیرەی حوتەم و بەو شێوە بێت. حوتەم پێویستە وەزیری پێشمەرگە ڕێنمایی دەربکات بۆ ئاسان جێبەجێکردنی مادەی 4. پێشنیاری شەشەم وەک خۆی بەڵام بورگای چارەم دەبێتە 2 خاڵ و بەم شێوەی لێدێت. خاڵی یەکەم وەک خۆی دووەم زیادەی ئەوانەی لە خاڵی یەکەمی ئەم بورگەیە ڕێک دەخرێنەوە ئەرکی کۆمپانیای ئەمنیەکان پێدەستپێرێت و جێگەی ئەوان دەگرێتەوە. پێشنیاری حوتەم وەزارەتی کاروباری پێشمەرگە ڕێنمایی دەردەکات بۆ جێبەجێکردنی بورگەی یەکەمی ئەم مادەیەوە بورگەیەک زیاد دەکرێت لە چارچێوەی هێزی پێشمەرگە وەزارەتی پێشمەرگە ملزەم دەبێ بە جێبەجێکردنی پلەی بەرزکردنەوەی ئەفسەران و کارمەندانی میلاکی وەزارەتی کاروباری پێشمەرگە لە کاتی خۆیاندا. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان سەبارەت بە مادەی 4 حوت پێشنیار هەیە. لیژنەی هاوبەش هیچ پێشنیارێکیان نییە، یەکێک داخینە دەنگدان. پێشنیاری یەکەم وەک خۆی هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵەوەیە وەک خۆی پەسەند بکرێت. زۆر سپاس. پێشنیاری یەکەم 85 دەنگ. پێشنیاری دووەم وەکەوەی بەڕێز
سەرۆکی لیژنەی پێشمەرگە خوێندیەوە چ ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵە کەسی لەگەڵ نییە پێشنیاری سێم هەر بە ڕێزێکتانی لەگەڵە با بفەرمێ دەنگدا کەسی لەگەڵ نییە پێشنیاری چوارەم هەر بە ڕێزێکتانی لەگەڵە با بفەرمێ دەنگدا کەسی لەگەڵ نییە پێشنیاری پێنجەم هەر ئەندامێکی بە ڕێزی پەرلەمانی لەگەڵە با بفەرمێ دەنگدا کەسی لەگەڵ نییە پێشنیاری شەشەم هەر بە ڕێزێک لەگەڵ پێشنیاری شەشەمە کەسی لەگەڵ نییە پێشنیاری حوتەم هەر ئەندامێکی بە ڕێزی پەرلەمانی لەگەڵە با بفەرمێ دەنگدا بەڵێ چوار کەس زۆر سپاس بەڕێزان ئەم مادەیە پێشنیاری یەکەم پەسەند کرا بە 85 دەنگ بەڵێ فەرموو مژدەخان بەڕێ سەرۆکی پەرلەمان مێمە پێشنیازمان کرد بوو کە هەر پێشمەرگەیەک بەشداری شەڕی داعشی کردبیان هەر کەسێ هەر ئەوانەی کە بەشداری شەڕی داعشیان کرد هەر ساڵێکی خزمەتیان بۆ بە 2 ساڵ ئەژمار بکرێت پشگیریشمان بەدەستێناوە بۆچی لە پێشنیازەکەدا جێگەی نەکراوەتەوە بەڵێ ئێستا لە لیژنەکان دەپرسین فەرموون لیژنەی یاسایی ئێستا باخۆیان حازرکەن فەرموون با وەڵامی مژدەخان بدەنەوە وەڵامی جەنابیان بدەن یعنی چۆن نە ئێستا وەڵامی ئەوە بدەنەوە فەرموون وەڵام دەنەوە بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەوانەی پێش ڕاپەڕین هەر ساڵێکی خزمەتیان بۆ بە 2 ساڵ ئەژمار کراوە دەدەنەوە دەرفەتیان دەبزانین بۆچی نەیان کردووە بەڕێ سەرۆکی پەرلەمانە و پێشنیارەیەکێک بلۆ پێشنیارانی کە سێ ڕئی بەدەست هێنابوو بەڵام دواتر وەکو لیژنەی یاسایی لەبەرەوەی کە ساڵێک خزمەتێک کرد بە 2 ساڵ خزمەت بۆ تەرفیعیش دەوری هەیە و تەرفیعیش دیارە بارگرانی دارایی هەیە بۆ بارگرانی دارایی دواتر ئێمە لەگەڵ تیمی حکوومەت قسەمان کرد ئەوان قسەی خۆیان هەبوو کە گرفت دروستەکە بۆیە دواتر وەکو لیژنەی یاسایی لەبارەی بارگرانی دارایی ڕوونکردنەوەیکی شامل و کاملمانە بێت بەڵێ بەڵێ هەر عینەن شتە کاکە بەڵێ فەرموو بەڕێ سەرۆکی پەرلەمان دیارە ئێمە لەو مادەیە پێشنیارمان کرد کە باسی لە هێزی ڕێکخرا و ڕێکنەخرا و ئەکرێ ڕاستەوخۆ بە کەوانەیەک بکرێتەوە ناوی یەکەکانی هەفتا و هەشتای تێدا بهێنرێت بۆ ئەوی بەدیاریکراوی ئەو هێزانە ملزەم بکرێن بە ڕێخستن بەڕاستی وەک ئەندامێکی لیژنەی یاسایی ئەوەی کاک جەلال ئەڵێ و ئەوەی لیژنەی یاسایی کردوتیان نایاساییە چکە ناکرێت تۆ پێشنیارێک کە پاڵپشتی سێ ئەندام پەرلەمانی هەبێ بە بیانووی جیاواز دەریخەی و نەیخەیتە دەنگدان زۆر سپاس بەڵێ فەرموون فەرموون بەڕێ سەرۆکی پەرلەمان هەر پشگیریەکە هەر پێشنیارەکە سێ پشگیری هەبن هەلدیف پەیڕەوی ئەڤە ڕاپۆرتایەکی نینە لیژنە یاسایی چ بتنێ یان گەل لیژنێ دیە تایبەتمەندت نویسێت هەر پێشنیارێک یا نویسی لەو پێشنیار نەبێت یان دژی یاسا و دستوری بێت یان بارگیرانیا دارایی درست بکات و بێئاگەی حکوومەتێ بێت ئەڤە ژیلدیف وان مادێ هەفتێونە بەرگە دو خاڵە دو ئەو پێشنیارە بارگیرانی دارایی تێدا نینە ئەدی جواب وێژیدەم ئەو پێشنیارە وەزیری پێشمەرگە لێرێ بوو وەزیری پێشمەرگە دانیشتنێدا بوو وەڵامدا و بەحث لیەکە هەفتێ و هەشتێ هاتەکردن کەواتە وەختەی حکوومەت لێرێ بێت لەنێ معنی دەسەڵاتە تەنفیزیە ئەوێ جوابەوە پێشنیارەدەی ئەو پێشنیار مەنەنویسینە ئەت ڕاپۆرتە خوددا ئەوە ژیلدیف پەیڕەوی لەسەر مادەی 5 چکە دەنگمان داوە لەسەر ئەو مادەیە تەواو فەرموون مادەی 5 ئەگەر لەسەر ئەو مادەیە بێت دەنگمان داوە کاکمەم مادەی 5 فەرموون مادەی 5 بەڕێ سەرۆکی پەرلەمان بەشی پێنجەم دەرماڵەکان مادەی 5 ئەنجومەنی وەزیران گشت دەرماڵەکان لەبەر ڕۆشنایی یاسابەرکارەکان بە شێوەیەکی دادپەروەرانە ڕێک بخاتەوە مادەی پێنجەم حەوت پێشنیاری هەیە پێشنیاری یەکەم وەک خۆی پێشنیاری دووەم ڕای لژنەی هاوبەش پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران گشت دەرماڵەکان لەبەر ڕۆشنایی یاسابەرکارەکان بە شێوەیەکی دادپەروەرانە ڕێک بخاتەوە پێشنیاری سێیەم وەک خۆی تەنیا وشەی پاکسازی بۆ زیاد بکرێت پێشنیاری چوارەم ئەنجومەنی وەزیران گشت دەرماڵەکان لەبەر ڕۆشنایی یاسابەرکارەکان بە شێوەیەکی دادپەروەرانە ڕێک بخاتەوە
و بەرچاوکردنی ئابووری کوردستان و دۆخی ژیانی فەرمانبەرانی دەوڵەت. پێشنیاری پێنجەم ئەنجومەنی وەزیران دەرماڵەکان لەبەر ڕوشنایی یاسابەرکارەکان بە شێوەیەکی دادپەروەرانە ڕێک بخاتەوە بە جۆرێک ئەو دەرماڵانە کە یاسایین دەستکاری نەکرێن و پاکسازی بکرێت لە دەرماڵە نایاساییەکان. پێشنیاری شەشەم ئەو مادەیە لا بدرێت. پێشنیاری حوتەم وەک خۆی بەم مەرجانەی خۆرەوە. یەکەم دەرماڵە زیاتر نەبێت لە موچەی بنەڕەتی. دووەم دەرماڵەی تایبەت بریتە لە یەک جوور هاوکاری یان پاداشکردنی فەرمانبەر لە بەرامبەر کارێک کە ئەنجامیداوە. زۆر سپاس بە ڕێزان ئەندامانی پەرلەمان. سەبارەت بە مادەی 5 ئێمە حەوت پێشنیارمان هەیە بە دوای یەکادایان خێنە دەنگدان. پێشنیاری یەکەم وەک خۆی بەڵێ یەک دەنگ سپاس. پێشنیاری دووەم ڕای لیژنەی هاوبەش. بەڵێ 84 دەنگ. پێشنیاری سێم بەڕێزان کەسی لەگەڵ نییە. پێشنیاری چوارەم یەک کەس. بەڵێ پێشنیاری پێنجەم سیانزە. پێشنیاری شەشەم دوو دەنگ. پێشنیاری حوتەم کەسی لەگەڵ نییە. پێشنیاری دووەم پەسەند کرا بە 84 دەنگ. مادەی شەشەم فەرموون بەڕێزان. بەرەسەرۆکی پەرلەمان بەشی شەشەم ڕێخستنەوەی هەژمارکردنی خزمەت. مادەی شەشەم یەکەم پێداچوونەوە و ڕێخستنەوەی پلە و ناونیشانی موچەی وەزیفی سەرجەم موچەخۆرانی هەرێم لە بوارەکانی خزمەتی شارستانی پێشمەرگایەتی هێزەکانی ئاسایشی ناوخۆ بە پێی یاسا و پەیڕەوی ڕێنمایە کارپێکراوەکان و ڕێخستنەوەیان لە چوارچێوەی وەزیفەی گشتیدا لەسەر بنەمای بڕوانامە و ساڵانی خزمەتی فعلی و خزمەتی هەژمارکراوی یاسایی بە پێی هەژمارکردنی و خزمەتەی کە بە شێوەیەکی نایاسایی بۆ موچەخۆر ئەژمار کراون. دووەم یەخستنی ناونیشان و پلەی وەزیفی لەگەڵ موچەی وەزیفی بە پێی حکومەکانی یاسای میلاکی ژمارە 25 ساڵی 1960 هەموارکراوی کارپێکراو لە هەرێمدا یان هەر یاسایەکی تر کە جێگەی ئەم یاسایە دەگرێتەوە هەڵوەشاندنەوەی ئەو ناونیشان و پلە وەزیفیانەی کە هاودژن لەگەڵ یاسای ناوبراو. سێم هەڵوەشاندنەوەی گشت پلە و مەرتەبەی زێدەچی کە بەدەل لە یاسا کارپێکراوەکان دراوە بە موچەخۆران چ لە ڕۆژی یەکەم دامەزراندنیان یا لە دوای دامەزراندنیان. چوارەم هەڵوەشاندنەوەی ساڵانی خزمەتی ئەژمارکراو بۆ خزمەتی وەزیفی شارستانی یا پێشمەرگایەتی یان هێزەکانی ئاسایشی ناوخۆ و بۆ ئەو ماوانەی کە لەگەڵ ماوەی خوێندنی موچەخۆر یەک دەگرێتەوە جگە لە حاڵەتەکانی مۆڵەتی خوێندن یا خوێندنی ئێواران یا تەمەن لەو کاتەدا لە خوار 16 ساڵی بێت جگە لە زیندان و ڕاگیراوانی سیاسی. پێنجەم یەکەم هەر پێگەیەکی یاسایی بواری ڕاژەیی گشتی پشتبەست بە بڕیاری کارگێڕی هاتوونەتە دی و لەسەر بودجەی گشتی موچیان وەرگرتووە. ئەوە ئەو پێگانە پارێزراو دەبن بە مەرجێک لێبڕینی خانەنشین بدەن. پشتبەست بە بڕیاری کارگێڕی دامەزراندنیان و پێویستە پلە و ناونیشانی وەزیفی موچە و شایستەی داراییان لە چوارچێوەی یاسا و پەیڕە و ڕێنمایە بەرکارەکان ڕێک بخرێتەوە خۆیان بگونجێنن لەگەڵ ئەحکامەکانی ئەم یاسایە. دووەم حکمی خاڵی یەکەمی بڕگەی پێنجەمی ئەم مادەیە تەنیا ئەو کەسانە دەگرێتەوە کە تا پەسەندکردنی ئەم یاسایە موچیان وەرگرتووە. مادەی شەش پێشنیاری یەکەم وەک خۆی پێشنیاری لیژنەی هاوبەش. پێشنیاری دووەم وەک خۆی تەنیا بڕگەی پێنجەم لا بدرێ. پێشنیاری سێەم بڕگەی یەکەم بەم شێوە لێ بکرێت. پێداچوونەوە و ڕێخستنەوەی پلە و ناونیشانی موچەی وەزیفی سەرجەم موچەخۆرانی هەرێم لە بوارەکانی خزمەتی شارستانی پێشمەرگایەتی هێزەکانی ئاسایشی ناوخۆ
بە پێی یاسا و پەیڕە و ڕێنمایە کارپێکراوەکان و ڕێخستنەوەیان لە چوارچێوەی وەزیفەی گشتیدا لە دوای پێداچوونەوە و وردبینی دۆسەی کەسی فەرمانبەران هەر فەرمانبەرێک پلە و ناونیشانی وەزیفەکەی بەرزتر بوو لە مافی خۆی ئەوە سەرجەم موچە و پلەبەرزکردنەوەکەی ڕابژیرێت تا ساڵی خزمەتی دەگاتە ئاسی ئەو پلەی ئێستای بەو مەرجەی بڕوانامەکەی ڕێگەی پێبدات. سوپاس دەستخۆش. بەڕێزان سەبارەت بە مادەی 6 سێ پێشنیارمان هەیە. پێشنیاری یەکەم وەک خۆی لیژنەی هاوبەش دەخەینە دەنگدان فەرمونون. با تەواو بێ بەسەر با تەواو بێ مەجالت دەدەم لەسەر ئەو مادەیە با ئەمە تەواو بێ. هەشتا و سێ دەنگ. بەڵێ بەڵێ کاکمە. بەڕێز سەرۆکی پەرلەمان هیوادارم لە جێبەجێکردنی ئەم یاسای چاکسازیە زۆرترین پەیڕە و پێشێل نەکرێت. فەرموو مادەی 91 دیسانەوە بڕگەی سێم هەر پێشنیازێک دوو ئەندام پشتیوانی کرد هیچ شەرعیەتێک نییە، ینی لە ناو پەیڕەوە حەزەکەم ئەندامانی بەڕێزی لیژنەی یاسایی بۆمانی ڕوونکەنەوە چ مادەیەک چ بڕگەیەک چ خاڵێکی پەیڕەو هەیە مادەی 91 بڕگەی سێم هەڵبوەشێنێتەوە و شەرعیەت بەوە بدا کە پێشنیازێ نەخرێتە دەنگدان. تکاکەم خاڵێک بەڵێ من حەزەکەم بە جەنابتان بڵێم لە پرۆتۆکۆلەیە دانیشتنی ڕابردوو خاڵێک بڕگەیەک ئیزافە کراوە لە 2015ەوە پلە بەرزکردنەوە نەکراوە داوامان کرد پلە بەرزکردنەوە لە بڕگەی شەشەما ئیزافە بکرێت ئەم پلە بەرزکردنەوەیە پشتیوانی زۆریشی لێکراوە داواکەم لە ڕوونکردنەوە بۆچی نەیان کردوتە ناوی ئەمە لە کاتێکدا مادێکی پەیڕەویە پاساو نێنرێتەوە لە بەروی بارگرانی لە بەروی بە قانون جوابمان بنەوە بە مادەی پەیڕەوی تکایە زۆر سپاس. دەنگدانەکە تەواو دەکەین و وەڵامتان دەدەنەوە. پێشنیاری دووەم هەر بەڕێزێکی لەگەڵە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەرێدامنیش بەڵێ هەژدەنگی لەگەڵە. پێشنیاری سێم کەسی لەگەڵ نییە. دکتۆرشان بە ناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح بەپێی پەیڕەوی ناوخۆ مادەی 91 بڕگەی سێم پێشنیارێکم هەبوو لە ئەوەی کە دەبێ ساڵانی خزمەت لەمە و دوا هەڵبش بۆشێتەوە یعنی ئەثەری ڕەجعی نەبی چونکە ئەوەی شەهادەی هینایە ئێستا شەهادەی هینایە ینی ساڵانی خزمەتیان لەمە و دوا بۆ هەژمار بکرێت کە من پێشنیارم کرد و پشتگیریشم هەبوو هیوادارم لیژنەی تایبەتمەند وەڵاممان بەڵێ سپاس. دواتر سەبارەت بە دانەنانی ئەو پێشنیارانەی کە سێ کەس پشتیوانی کردوون وەڵام دەدەنەوە لیژنەی یاسایی. مادەی حەوت بواری خانەنشینی فەرموو بخوێننەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەشی حەوتەم بواری خانەنشینی مادەی حەوت پێشنیاری یەکەم وەک خۆی پێشنیاری دووەم ڕای لیژنەی هاوبەشە. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە لە ڕای لیژنەی هاوبەش و پشتیوانیشی هەبوو ئێمە مادەی هەشت و مادەی نۆ کردمانە دوو بڕگا سەر بە مادەی حەوت بۆ ئەوەی لە ڕووی شکلی و لە ڕووی تەنزیمیەوە باشتر وابوو بۆی ئەوەمان کرد بە ڕای لیژنەی هاوبەش بۆ ئاگداری بەڕێستان. پێشنیاری دووەم ڕای لیژنەی هاوبەشە یەکەم یەکخستنی خانەنشینی ئەوانەی لە خوارەوە ئاماژیان پێدراوە لە ڕووی مەرج و پێداویستیەکانی خانەنشین بوون بە هەمان مەرج و پێوەرەکانی خانەنشینی فەرمانبەران لە پلەگشتیەکانی وەزیفی وەزیفە لەسەر میلاکی شارستانی و سەربازی و هێزەکانی ئاسایشی ناوخۆ. سەرۆکی هەرێم و سەرۆکی پەرلەمان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکانیان و ئەندامانی پەرلەمان و وەزیرەکان و ئەوانەی بە پلەی ئەوانن و بریکاری وەزارەت و ئەوانەی بە پلەی ئەوانن ئەوانەی موچەی بریکاری وەزارەت وەردەگرن و خاوەن پلە تایبەتەکان و بەڕێوەبەرە گشتیەکان و ئەوانەی بە پلەی بەڕێوەبەری گشتی و ئەوانەی موچەی بەڕێوەبەری گشتی وەردەگرن و سەرۆک و ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەرێم و گشت ئەو کەسانەی کە بەپێی خشتە کارپێکراوەکانی موچە لە هەرێمی کوردستان موچە و دەرماڵی هەردوو پلەی باڵای ئەلیف و با وەردەگرن لەسەر میلاکی شارستانی و سەربازی و هێزەکانی ئاسایشی ناوخۆ. دووەم موچەی خانەنشینی هەژمار دەکرێت
بۆ ئاماژە پێدراوان لە بڕگەی یەکەمی ئەم مادەیە بەم شێوەی خوارەوە. یەک ڕێژەی لە 115 لە کۆی موچە و دەرماڵەی ئەوەی لە کاتی خزمەتاوەری دەگرێت. دوو ڕێژەی لە 115 1.5 لە کۆی گشتی دوا موچە و دەرماڵە و ئەوەی لە کاتی خزمەتاوەری دەگرێت و دەخرێتە سەر موچەی خانەنشینی بۆ هەر ساڵێکی خزمەت. سێ دەرماڵەی بڕوانامای دەرماڵەی ئەم بڕوانامانەی خوارەوە هاوشێوەیان بەم ڕێژەیە دەبێت. یەک ئەلیف دەرماڵەی بڕوانامەی ئامادەی بە ڕێژەی لە 101 لە کۆی گشتی دواموچە و دەرماڵە و ئەوەی لە کاتی خزمەتاوەری دەگرێت دەخرێتە سەر موچەی خانەنشینی. بە دەرماڵەی بڕوانامەی دبلۆم بە ڕێژەی لە 102 لە کۆی گشتی دواموچە و دەرماڵە و ئەوەی لە کاتی خزمەتاوەری دەگرێت دەخرێتە سەر موچەی خانەنشینی. جیم دەرماڵەی بڕوانامەی بە کالۆرس بە ڕێژەی لە 104 لە کۆی گشتی دواموچە و دەرماڵە ئەوەی لە کاتی خزمەتاوەری دەگرێت و دەخرێتە سەر موچەی خانەنشینی. دال دەرماڵەی بڕوانامەی دبلۆم باڵا و ماستەر بە ڕێژەی لە 106 لە کۆی گشتی دواموچە و دەرماڵە و ئەوەی لە کاتی خزمەتاوەری دەگرێت دەخرێتە سەر موچەی خانەنشینی. ها دەرماڵەی بڕوانامەی دکتۆرا بە ڕێژەی لە 108 لە کۆی موچە و دەرماڵە و ئەوەی لە کاتی خزمەتاوەری دەگرێت دەخرێتە سەر موچەی خانەنشینی. چوارەم شایستەی موچەی خانەنشینی نابێت لە ڕێژەی لە 150 تێپەڕکات لە کۆی گشتی دواموچە و دەرماڵەی ئەوەی لە کاتی خزمەت وەری دەگرێت. سێم یەک فەرمانبەر بەو پێناسەی لە یاسای خانەنشینی یەگرتووی بەرکار لە هەرێم هاتووە بەوانەشەوە کە لە بڕگەی یەکەمی ئەم مادەیە ئاماژەیان پێدراوە شایستەی موچەی خانەنشینی دەبن ئەگەر خزمەتی خانەنشینیان لە 15 ساڵ کەمتر نەبێت و 45 ساڵ لە تەمەنیان تەواو کردبێت جگە لە حاڵەتەکانی مردن و شەهیدبوونیان خانەنشین بوون بە هۆکاری تەندروستی و ئەو حاڵەتانەی دیکە بەدەرکردن لە یاسای خانەنشینی بەرکاردا هاتوون. دوو ئەوانەی ڕاستپێردراون بە خزمەتی گشتی لە بڕگەی یەکەمی ئەم مادەیە ئاماژە پێدراون و مەرجەکانی هاتوو لە بڕگەی سێیەم یەکەمی ئەم مادەیەدا نایانگرێتەوە ئەوە شایستەی موچەیەکی خانەنشینی دەبن بە ڕەچاوکردنی هەمان پێوەرەکانی هاتوو لە بڕگەی دووەمی ئەم مادەیە بەمەرجێک نابێت لە ڕێژەی لە 125 تێپەڕکات لە کۆی گشتی دواموچە و دەرماڵە و ئەوەی لە کاتی خزمەت داوەری دەگرێت و دەخرێتە سەر موچەی خانەنشینی تاوەکو حاڵەتەکانیان دەگونجێت لەگەڵ مەرجەکانی هاتوو لە خاڵی یەکەمی ئەم بڕگەیە. سێ حکومەکانی خاڵی دوی ئەم بڕگەیە ئەو کەسانە ناگرێتەوە کە دوای بەرکاربوونی ئەم یاسایە وەکو ڕاستپێردا و بە خزمەتی گشتی ڕادەسپێرێن. چوارەم ئەندام پەرلەمان بە ئارەزوومەندانە مافی دەستبەرداربوونی لە ماف و شایستە خانەنشینیەکانی وەک ڕاستپێردراوە هەیە بەمەرجێک لە ماوەیە کە لە 30 ڕۆژ تێپەڕ نەکات لە ڕێکەوتی بەرکاربوونی ئەم یاسایە داواکاریەک پێشکەش بە دیوانی پەرلەمانی کوردستانی عێراق بکات بە مەبەستی وەرگرتنی ڕێکاری یاسایی پێویست. پێنجەم هەژمارکردنی ماوەی خزمەتی خولی پەرلەمانی بۆ هەموو مەبەستەکانی سەرموچە و بەرزکردنەوەی پلە و خانەنشینی بۆ ئەو پەرلەمانتارانەی بە ئارەزوومەندانە دەگەڕێنەوە سەر وەزیفەکانیان. شەشەم حکومەکانی ئەم مادەیە هەموو ئەو کەسانەش دەگرێتەوە کە لە بڕگەی یەکەمی سەرەوەی ئەم مادەیە ئاماژەیان پێدراوە لە پێش بەرکاربوونی ئەم یاسایە خانەنشین بوون و پێویستە خۆیان بگونجێنن لەگەڵ حکومەکانی ئەم یاسایە بۆ ئەوانەشیان کە خزمەتی خانەنشینیان نەگەیشتۆتە 15 ساڵ ئەوە تاوەکو 3 ساڵ دەخرێتە سەر خزمەتەکەیان هاوشێوەی پلە وەزیفە گشتیەکان بۆ ئەوەی بگەنە تەمەنی خانەنشینی ئیجباری بە مەرجێک بڕی خانەنشینی ئەو ماوەیە بدات. حوتەم ئەوانەی لە بڕگەی یەکەمی ئەم مادەیە ئاماژەیان پێدراوە و پێشتر فەرمانبەری حکوومەت بوون دەگەڕێنەوە بە ئارەزوومەندانە بۆ سەر وەزیفەکانیان دەست لە کارکێشانەوەیان هەڵدەوەشێت و ڕاژەکەیان بۆ هەژمار دەکرێت بە مەبەستی سەرموچە و پلەبەرزکردنەوە و خانەنشینی وەلایەنی پەیوەندیدار پابەند دەبێ بە دابینکردنی پلەی وەزیفی پێویست و وەتەرخانکراوی دارایی پێویست بۆیان و سەرپشک دەبن لە وەرگرتنی موچەی خانەنشینی یا موچەی وەزیفی کە بۆی دەگەڕێنەوە. هەشتەم جگە لە ڕاستپێردراوان بە خزمەتی گشتی هەموو ئەوانەی لە بڕگەی یەکەمی ئەم مادەیەدا ناویان هاتووە شایستەی موچەی خانەنشینی دەبن بە هەمان پێوە و مەرجەکانی هاتوو لە بڕگەی دووەم و سێمی
هاتوو لەم مادەیە بە ڕێژەیە کە نابێت لە 160 تێپەڕکات لە کۆی گشتی دوا موچە و دەرماڵە لە کاتی خزمەت داوەری دەگرێت. نۆیەم موچەی خانەنشینی سەرجەم دادوەر و داواکاری گشتی نابێت لە ڕێژەی 170 تێپەڕکات لە کۆی گشتی دوا موچە و دەرماڵە لە کاتی خزمەت بە پێی یاسا بەرکارەکان وەری دەگرێت. پێشنیاری سێم خانەنشینی پلە باڵا نامێنێ یان نامێنێ فەرقی چێ نامێنێ. پێشنیاری چوارم خانشینی پلە باڵاکان بە مەرجێک بێت بە ڕەچاوکردنی تەمەن و ساڵانی خزمەت و بڕوانامە بکرێت بە مەرجێک لە ڕێژەی لە 150 کۆی گشتی دواموچە و دەرماڵی ئەوەی لە کاتی خزمەتی وەزیفی وەری دەگرێت. پێشنیاری پێنجەم خانەنشینی پلە باڵاکان دادوەرەکان و داواکاری گشتی بە مەرجێک بێت بەڵام بە مەرجی ڕەچاوی تەمەن و ساڵانی خزمەت و بڕوانامە بکرێت بە مەرجێک لە ڕێژەی لە 150 کۆی گشتی دواموچە و دەرماڵە و ئەوەی لە کاتی خزمەتی وەزیفی وەری دەگرێت. بەڵێ کاکتۆ بەڕێ سەرۆکیارەکەی ئێمەی تیانە کە داوامان کرد خانەنشینی هاوتای سیستمی عێراقی بکرێ و بە یەک پێوەەر لە نێوان فەرمانبەری ئاسایی و پلە تایبەت و باڵا یەک پێوەەر بەکاربهێنرێ و جیاکاری لە پێوەرەکانە نەبێ کە بەپێی 15 ساڵ خزمەت و 45 ساڵ تەمەن داوای لیژنەکان دەپرسین ئێستا لە لیژنەکان دەپرسین بۆ داتان نەناوە بەڕێزان لە لیژنەکان. بعد جواب دەنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو پێشنیارانەی هەموو ئەو پێشنیارانەی کە بابەتی بارگرانی دارایی لەسەر حکومەتی هەرێمی کوردستان هەیە دوای ڕاوێژکردن لەگەڵ بەڕێز حکومەت ستافی حکومەت کە لێرەش دانیشتبوون دواتریش وە نووسینەوەی راپۆرتی هاوبەش هیکوتایی بۆ ئامادەکردن ئەمە ئەو بابەتانە پشت بەستن بە مادەی 79 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە دەقێکی قانونی بوو لە دەستمان نەمانتوانی داخل بکەین. زۆر سپاس. بەڕێز دکتۆر شێرکۆ پێشنیارەکەی ئێوە بەس بۆ پلە باڵاکان بە گوێرەی سیستمی عێراق بێ مەبەستانەوە بوو؟ بەڵێ وازحە بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر ینی بەپێ ئەو کادان ڕابوو وەکو ڕوونکردنەوەی بۆ ئێمەشدرا لە لیژنەی کە قسەمان لەسەر کردووە چونکە ئەمە تەنیا بۆ پلە باڵانیە چارچێوەی هێزەکانی ئاسایشی ناوخۆ سەربازیش دەگرێتەوە پارێکی یەکجار زۆر سەر و 6 ملیارد دینار لەسەر حکومەت تەکلیفیە کرد. ئەم بەڕێزانەشی هەمویان پێکەوە پێشتر لەگەڵ حکومەت قسەیان کردووە ئەو لیژنانە هەمویان لەگەڵ حکومەت قسەیان کرد حکومەت ئامادە بوون لە هەموو لیژنەکان لەگەڵ حکومەت ئەو قسەیان نەکراوە لەناو لێرەش کە قسەیان کرد بەڕێز ئەندامانی حکومەت کە لێرە بوون جوابی هەموویەکیان داوەتەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو پێشنیاری دووەم لە مادەی 7 بڕگەی دووەم خاڵی سێم بە چ پێوەرێک جارێکی تر بڕوانامە کراوە بە پێوەر ئەخرێتەوە سەر کۆی دواموچە و دەرماڵە کە پلەی تایبەت هەر هەمویان دەرماڵەی بڕوانامەیان لە کۆی موچە و دەرماڵایە ئەما بێ بە دوو ئیمتیاز پێدان لە یەک ئەخرەوە پێچەوانەی یاسا ئەگەر پێچوانەی یاسا بێ نابێت جێبەجێ بکرێ خۆی چونکە دەرماڵە پلە تایبەت دەرماڵەی زانکۆیی لە ناو کۆی موچە و دەرماڵەیەتی تۆ دێنی جارێکی تریژ ئیمتیازێ دەیتەوە بە بڕوانامە. بەڵێ ئێمە دەست دەکەین بە دەنگدان بەڵێ پێشنیاری بەڵێ هەر عینەن شتەکاک ئەبوو بەکر دوایەوەی دەنگە دەین دەرفەتان پێ دەدەم. بەڵێ پێشنیاری یەکەم وەک خۆی هەر بەڕێزێکی لەگەڵە پێشنیاری دووەم ڕای لیژنەی هاوبەش هەر بەڕێزێکی لەگەڵە با فەرمێ.
بەڵێ سپاس پێشنیاری دووەم 84 پێشنیاری سێم هەر بەڕێزێکی لەگەڵە بەڵێ هەشت بەڕێزی لەگەڵە پێشنیاری چوارەم بەڕێزان کەسی لەگەڵ نییە پێشنیاری پێنجەم هەر بەڕێزێکی لەگەڵە بەڵێ پێشنیاری دووەم پەسەند کرا مادەی هەشت بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ناکرێ بەو شێ ناکرێ پەیڕەوی بەڵێ 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 بژار بیخێنەوە بژار مادەی هەشت بەڵێ بەڵێ